سەبارەت بە سەردانەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ تورکیا و کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز شوان زانگەنە شارەزە لە کاروباری تورکیا لە ڕێگەی سکایپەوە لە ئستانبولەوە لەگەڵمان دەبێت و گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەو دەکەم. کاک شوانم کاتتان باش، باباس لە گرنگی سەردانەکە بکەین. ڕاستە سەردانەکە گرینگە، بەڵام لەم کاتەدا چ گرنگێکی هەیە؟ مەبەستم لە تەوقیتەکەیە. من سێری ئەم سەردانە لە دوولاوە سێر یەکەم. لای یەکەم لایەکی اقتصادی لەبەر مشکلەی وەستانی تەزدیری نەوتی عێراق و کوردستان بۆ تورکیا ئەزانەوە تقریبا 2 مانگە وەستاوە، ئەبێ ئەم مشکلێ علاج بکرێ. کاک مەسروش سەرۆکی هەرێم هات بۆ ئەم مشکلێ حەل بکە. مشکلێکی زۆر تونە، زۆر زەحمەتە، حەلکردنی ئەوە زوو نابێ، وەختی ئەوێ زۆر قسەیەوێ. عێراق و ئەترافی دیکەش ئەوێ خەریک بن بۆ حەلی ئەم مشکلەیە. ئەمە وەجهێکێتی هاتوونە بۆ مناقەشە ئەم مەوزوعە، باشیان کرد و ئەم مناقەشاتە بێت دەوام بکە. وجهی دووەمی یعنی ڕووی دووەمی ئەم مشکلەی نەوتە زەرەری هەیە بۆ تورکیا و بۆ عێراقش و بۆ کوردستانش. مشکلەیەکی گەورەی هەیە، ئەبێ نەتایجی هەیە، نەتایجی زەرەری اقتصادی هەیە لەسەر تورکیا. تقریبا ساڵانە ئەم هەناردەیە بوەستێ، ئەم تەزیرە بوەستێ. بۆ عێراقش باشە لە ڕاگەندراوەکاندا شتە گشتەکان باس کراوە بەرەو پێشبردننی پەیوەندەکان نێوان هەرێمی کوردستان و تورکیا و ئەمانە باس کراوە زیاتر. بەڕای تۆ ناوەڕۆکەکە چی بووە؟ ناوەڕۆکەکە ئەوەی کە لە تۆم گوێبیستی تۆ بووم باس لەوەکە کە زیاتر باس لە هەناردەکردنەوەی نەوت کراوە. ئەساس ئەمەیە زیارەتەکە، بەڵام من لە سێری وەجهە دیکەیەکەم ئێستا، من باسی مەسەلەی دیکەکەم لە قەزیەی نەوت بۆتە مشکلە، هەناردەی نەوت بۆتە مشکلە. وا بزانم ئەبێ کاک مەسرور و سەرۆکی هەرێم سێری نەوت بکە لە بەکارهێنانی و تەوظیفکردنی نەناو کوردستان بۆ تەنمیەی کوردستان، بۆ مستقبلی کوردستان و بۆ اقتصادی کوردستان. ئەبێ لەمە دووە لەم بوارە ئیش بکە، دا زیاتر لەم مشکلەی تەزدیر و مشکلەی بینی تورکیا و عێراق دا زیات خەریک نەبێ، خەریکی بەکارهێنانی ئەم نەوتە بێ لە کوردستان. هەرێمی کوردستان 500,000 بەرمیلی نەوتە لە عێراق، ئەبێ بەکاری بێنێ بۆ تەنمیە و تەطویر و نهضەی اقتصاد لە کوردستان. ئەمە وەجهێکی اقتصادی. دووەم وەجهی ئەمنیە ئەم زیارەتە، یعنی جەنگ و ئاشتی، یا جەنگ یا ئاشتی. ئەمە فرسەتێکە بۆ سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی لە یەک سەفقەیەکە هەموو مشکلەی کورد لە منطقە لەگەڵ تورکیا مناقەشەی بکە. وەختەوە هات in one package لە یەک حزمەیەک ئەم مشکلەی کوردە حەل بکەن. و ئێستا وا بزانم ئەبێ بێتە یەکەمین پایە بۆ ئەم زیارەتە، بێتە یەکەمین پایە بۆ مناقەشەی ئەم مەوزوعە بۆ مستەقبەل. زۆر باشە سێری لەم بوارەوە سێر بکرێت. زۆر باشە کاک شوان. لەم کاتەیە لەبارەی هەناردەکردنەوەی نەوت تورکیا دەتوانێت چۆن هاوکاری هەرێمی کوردستان بکات؟ چونکە لە گفتوگۆکانیان ئەوەی کە زانیاری دەستێمە کەوتووە لە گفتوگۆکانی نێوان با بڵێن بەغدا و تورکیا مەرجی هەبووە. هیچێ لە مەرجەکانی کە بێ عێراق خەرەبووی تورکیا بکاتەوە لەو ماوەی کە نەوتەکە ڕاگیراوە. دومیان ئەو سکاڵایی کە لەسەر عێراق لەسەر تورکیا هەیە لە دادگای پاریس، ئەو 1 ملیارێکە کەوێتە سەر تورکیا ئەبێ عێراق ئەم لەمەیە بکشێتەوە. تورکیا چۆن هاوکاری هەرێمی کوردستانە بێ لەم بوارێ بۆی نەوت جارشکە هەناردە بکرێتەوە؟ ئەم مشکلێ ئەوها زوو حەل نابێ. ئەمە مشکلەی سێ تەرەفە و
ئەم سێ تەرەفەش لەم زوانە ناتوانن ئەم مشکلەیە حەل بکەن ئەمە وا دەوامەکە چونکو هیچ تەرەفێک نیەتی نییە تەنازول بکە منیش تەو قەناعەتم ئەگەر ئەم تەرەفانە دەبێن خۆیان هەرکێ جوزێک تەنازول نەکە ئەم مشکلەیە حەل نابێت ئەمە مشکلەیە دەوامەکە من لەو قەناعەتم هەرێمی کوردستانی جوزێکە لەم مەسەلەیە ئەبێ هەم جهد سەرفکە بۆ ئەوەی حەلی بکە هەم ئەبێت تەوەسط بکە لە بێتی تورکیا و عێراق وەبێ هەر سێ تەرەف ئەوەی کە لەسەر شانیانە بکەن جوزێک تەنازول ضروریە لە هەموو تەرەف یان ئەم مشکلەیە زۆر باشە سواز بۆ بەرز شوان زەنگەنە شارەزا لە کاروباری تورکیا